ئەمڕۆ لە دووەمین ڕۆژی یەکەمین لوتکەشی ئەنجومەنەکەین لەسەر ئاستی عێراق لە تاوانتەنیسی سمارت ئەنجام دەدرێت. هەروکە ئەزانن لە یەکەم ڕۆژدا کۆمەڵی پانێڵی جیاواز لە ڕووی تیۆریەوە باسییان لە نەخۆشی شانەزانی و دەستنیشانکردن و چارەسەرکردنی نەخۆشی شەرئەنجام کردەوە بەو ڕێگا و زانیاری و توێژنەوە زانستی تازانەی کە لە ئێستادا لە جیهانە هەیە. بۆ وەکو دووەم ڕۆژ هەروکە ئێستا بین لە پشتەوەی من کۆمەڵە کورسی جیاوازمانە یەکێک لەو کورسە گرنگانەی کە ژمارەی زۆر لە پزیشکان و پسپۆڕانی پزیشکی تیا بەشداریان کردووە کورسی نەشتەرگەری لابردنی گرەی مەمکە. هەر بۆیە ئێمە لە بڵێن ژووری نەشتەرگەریەوە ڕاستەوخۆ ئەو نەشتەرگەریی کە ئەنجام دەدرێت بۆ نەخۆشەکان کە ئەمڕۆ 4 نەخۆشی لێ ئەبێت وەلایەن دکتۆر گۆران ئەمیرەوە کە لە وڵاتی بریتانیا گەڕاوەتەوە بۆ کوردستان و لە تاوەری تەنیسی سمارت نەشتەرگەری بۆ نەخۆشەکان ئەنجام دەدات لەوە ڕاستەوخۆ ئەو نەشتەرگەریە دەگوازێتەوە بۆ بەشداربووان و تیایدا ئەو بەشداربووانە هەر پرسیارێکان هەبێت سەبارەت بەو ڕێگانوێ یان سەبارەت بەو تەکنیکانی کە بەکارێت لە لابردنی ئەو جۆرە جیاوازانەی گرەی شەرپەنجەی مەم پرسیاری خوان ئاراستەی دکتۆرەکە دەکەن و ئەوانیش بە شێوەیەکی ڕاستەوخۆ وەڵامیان دەدەنەوە و ڕوونکردنەوە لەسەر شێوازی نەشتەرگەریەکە دەدەن و پیان دەڵێن ئەم نەشتەرگەریە چۆن دەست پێ دەکەین و چۆن گرەکە لا دەبین و چی شتێک ئەنجام دەدەین. و پاشان دکتۆر گۆران ئەمڕۆ تەنها دوو کەیس نەشتەرگەری بۆ دەکات. پاشان دکتۆر نۆفەل یەکێکتر لەو پزیشکانەی کە نەشتەرگەری بۆ دوو نەخۆشتر ئەنجام دەدات ئەوش بە هەمان شێوە دەچێت باسی ئەو ڕێکار و ئەو نەشتەرگەریە دەکات کە بۆ نەخۆشەکانی ئەنجام دەدات و تەواوی ڕوونکردنەوەی خۆیان بە پێی زانستینەی سەردەم بۆ بەشداربووان ڕوون دەکاتەوە ئەوانش پرسیاری خۆیان ئاراستەی دکتۆرەکان دەکات. وەکو ئەبینن ئێستا ڕاستەوخۆ نەشتەرگەریەکە دۆگازێتەوە چوار کەیسە و پاشانی ئێمە بێژگە لەم کۆرسەکە لێرە هەیە کۆرسی تریش بۆ بەردەوامی خەریت. من زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ کە لە ڕۆژی دووەمی لوتکەکە بەشداریم کرد بە کردنی دوو نەشتەرگەری کە بە شێوەی ڕاستەوخۆ گوازراوە بۆ بەشداربووان بە تایبەتی ئەوانەی کە ڕاهێنرا و یا سپۆری نەشتەرگەرین بەڵام ئەیانەوێت زیاتر لە بواری نەشتەرگەری شەرپەنجەی مەمکە زیاتر بەبێشکەوتن بە خۆیان بدەن. یەک دوو تەکنیکمان بەکارهێناوە ئەمڕۆ کە هیوادارم سوودیان لێ بینی بێت و هەنێکیان بەعزییان ینی تا ڕادەیەک تەکنیکی تازن لە زۆربەی نەشتەرگەرانی ئێستا ئەو شێوەیە بەکار ناهێنن. سمارت وەرچەرخانە.